ئەزیزانم لە هەر شوێنەکەن دووبارە سڵاوتان لێبێ من هاوکە قادرم لەگەڵتان دەبم ڕۆژانەی کۆرۆنا ڤایرۆس لەگەڵتان دەبێت تاکو ڤایرۆسەکە ئاوامان پێ بکە ئێمەش لەگەڵتانە کاتژمێرێک دەمێنینەوە لە کاتژمێر 11 تاکو 12 تا توێی ئەو دۆخە دەکەین کە بەسەر جیهاندا هاتووە نەک تەنها کوردستان ئەوە زیاتر لە 200 وڵاتی دنیای گرتووەتەوانێ ئێمە ڕۆژانە هەوڵ دەدەین لەگەڵ ئەو کوردە ئازیزانی لە دەرەوەی کوردستان و عێراق دەژین گفتوگۆ دەکەین لە ڕێگەی هەنگاوەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە لەو وڵاتانە خەڵک چۆن مامەڵە دەکات ڕێوشوێنەکان چۆن دەگرێتە بەر چۆن ڕێنمایەکان جێبەجێ دەکات حکوومەتەکانیان چی دەکەن ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر لوئەی جاف سەرۆکی سەنتەری فەڕەنسی کوردی بۆ زانست لە پاریس هەڵبژێردراو بە ئەندامی ئەنجومەنی شارانەکانی پاریسی ڕۆژاوە بازنەی سیڤەر هەروەها نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە فەڕەنسا گفتوگۆ دەکەین گفتوگۆی ئەمڕۆمان جیاواز دەبێت دەمەوێت لەگەڵمان بمێننەوانێ پاشان ئەمەوێت ئاماژە بەوە بدەم کە پێکەوە گفتوگۆ دەکەین و مایکی ئەمڕۆمان کراوە دەبێت ئایا پێت باشە کە بەو شێوەیە دەوامی فەرمانەکانی حکوومەت تا ناوڕاستی ساڵی تا ناوڕاستی مانگی داهاتوو درێژکراوەتەوە یاخود نا من ئەمەوێت بچمە لای داتاکان کە لە ماڵپەڕی وۆڵد ئۆمیتەرس ئینفۆ بڵاو کراوەتەوە تام چرکەی قساکەین بەپێی داتاکانی و ماڵپەڕە بێت کە سەرچاوێکی سەرەکی میدیای جیهانیە هەروەها پشتی پێدەبەسرێت لە داتاکانە 664,941 کەس تام چرکەیە توش بوون 30,806 کەس گیانیان لە دەستداوە 142,450 کەسیش سواز بۆخوا چاک بوونەتەوە فەڕەنسا لەم نێوەندەدا بە 37,575 حاڵەتەوە دەتوانم بڵێم شەشەم وڵاتی جیهانە کە زۆرترین توشبووی هەیە لە نێوان ئەڵمانیا و ئێراندا وەستاوەتەوە بەپی ماڵپەڕەکە بێ 2314 کەس گیانیان لە دەستداوە با بچمە لای بەڕێز دکتۆر لوئەی جاف ڕاستەوخۆ لە فەڕەنساوە لە سەهێڵی پەیوەندیە لەگەڵمان کاک دکتۆرم کاتت باش ئەم کاتتان باش زۆر سپاس کە لەگەڵمان نایت ئەو دەرفەتە و بە ئێمە بەخشیوە دۆخی فەڕەنسا لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا لە چیدایە دۆخەکە ئێستا ئارامترە کۆمەڵێک ڕێنمایی تونند و تۆڵ گیراوەتە بەر باڵە حکوومەتی فەڕەنسا فریای خۆی کەوت وەکو ئیتالیا بڵین کاتی بە فیڕۆ نەدا بۆیە فریای خۆیان کەوتن و توانیان تا ڕادەیەک ئێستا چەندە بەردەوامە لە بەڵاوبوونەوە بەڵام تا ڕادەیەک بە پێ ڕێنمایانەی کە دەرکراوە لەوانەی کە مەنع تەجەولە ناتوانانی بڕۆیتە دەرەوە با بڵێن ئەبێ کیلۆمەتری زیاتر لە دەوروبەری ماڵی خۆت ئەویشتا بێ بەنام با بڵێن وەرەقەیەکە با بڵێن فۆرمێکە بێ پڕیتەوە لای خۆت پێت بێ بۆی بڕی بازار بکەیت و بگەڕیتەوە ئەوە نەبێ ناتوانانی ینی هاتو شۆ بکەیت با بڵێن سعی با بڵێن ئەو با بڵێن کاپاسیتێ سعی خانەکانی فەرەنسا لە بەواری ئینعاشە لە نێوان بۆ 15,000 65 ملیۆن فەرەنسی هەیە بۆیە ئەگەر کۆنترۆلی نەکەن کۆنترۆل نەکرد ئەم شێوەیە با بڵێن بارودۆخەکە بەرەو خراپی دەڕۆشت و خەڵکانێکی زۆر دەمردن و بۆیە خەڵک لەم نێوەندە زۆر تونند باڵێ خەڵک لەم نێوەندە تا چەندێ پابەندە بە ڕێنمایەکان بە ڕێوشوێنەکان تا چەندێ پابەندە بەوەی بە قسەی ناوەندە تەندروستیەکان بکەن بەتایبەت لەسەرەتا تۆزێک هەبوو پێشەکاری تۆزێک هەبوو لێرە و لەوێ بەڵام ئێستا زۆربەی زۆری گەشتونەتەوە قەناعەتەی کە ئەبێ پابەندن پێی بەتایبەت بۆی کۆمەڵێک کاربەدەستانی گەورە بڵێن کوچی دوایی ئاسیدووە بەهۆی کۆرۆناوە ئەم بەیانیە جارێکی تر بەڵاو بوویەوە کە پاتریک دوڤێجیان کە کۆنەوەزیر بوو یەکێک بوو لە سیاسەتمەدارە هەرناسراوەکان لە حکومی جاک شیراک سەرۆکایەتی کە جاک شیراک و ئێستا حاڵی حاضر سەرۆکی ناوچەی ئەنجومەنی ناوچەی ئۆردوسێنە کە دەوڵەمەندترین و گرنگترین ناوچەکانی فەرەنسایە ئەوە ئەم بەیانیە کۆچی دوایی کرد بەهۆی کۆرۆناوە ئەمە کاربەدەستە گەورەکان ئەوانە لێدێ کەواتە خەڵکی سادە یعنی با بڵێن زیاتر پابەند دەبن و بەو ڕێنمایانە و زیاتر هەڵدەدەن کە با بڵێن لە ماڵەوە دانیشتن تا ئەم کۆناغە تێدەبڕێت بەڵێ حکوومەت چۆن مامەڵەی کرد کاک دکتۆر لوئەی جاف هەم لەگەڵ
لایەنە تەندروستیەکە ئامادەکاریەکانی چی کرد، هەروەها لەلایەنی ئابووریەوە بەنیازی چییە حکوومەت؟ خۆمان نەزانین کە جەنابی شتوتت چوونەتە ماڵەوانێ هاتنە دەرەوە قەدەغەیە زۆر پێویست نەبێت کیلۆمەتر بۆ نییە زیاتر بڕۆی کەواتە ئیشوکاریش وەستاوە. حکوومەت چی ئەکا بۆ فەڕەنسیەکان؟ دوو حکوومەت با بڵێن دوو پلان هەیە. پلان یەکەمیانەوەیە کە ئەنجومەنێکیان دروست کردووە بە ناوی کۆنسەی سیانتیفیک، ئەنجومەنێکی زانستی. ئەم ئەنجومەنە زاناکانی فەرەنسا تایە بەشدارن و ڕۆژانە لە کۆنتاکتن لەگەڵ سەرۆکی فەرەنسا و لەگەڵ ئەو خەلیە ئەزمەیە کە دروست بووە بۆ ئەوەی کە بڕیاری ڕاست و دروست بدەن. بڕیارەکان تەنها سیاسی نەبێ، بگرێت علمی بێ، زانستیش بێ لەگەڵیا. ئەمە قۆناغێکێتی، قۆناغی با بڵێ ئەمەی لایەکێتی. لایەکی تر بۆ ئابووری بە تایبەت قوتابخانە ئابووری وڵات. لێرە با بڵێن ئەنفراستراکچەر هەیە، واتە بنیەی تەحتی هەیە، ژێرخانی ئابووری هەیە و ژێرخانی تەکنۆلۆژی هەیە. بەشێکی زۆر لە کۆمپانیا گەورەکانی فەرەنسا کارمەندەکانیان لە ماڵەوە ئیشەکەن بە ئۆنلاین، لە ڕێگەی ئەنتەرنێت و ئۆنلاینەوە ئیشەکانیان دەکەن. من خۆم یەکێکم لەوانی کە لە ئۆنلاینەوە ئیشەکەم لە ماڵەوە. و بۆ قوتابخانە ئەوانی بە دوو قۆناغ دەستان پێکردووە. قۆناغێکیانەوەیە کە مەسەڵەن بۆ مناڵەکان بەیانیان مامۆستاکان لە ڕێگەی ئۆنلاینەوە واجبات و ئەو دەرسانی کە پێویستە بۆ ئەو ڕۆژە شەوەکە پێشەوە، یعنی با بڵێن شەوێ پێشەوەی خەنە ئۆنلاین، بەیانیان با بڵێن هێزانەکان ئەو لە ئۆنلاینەوە سەیری ئەو واجبانە ئەکەن و مناڵەکانیان فێر دەکەن و با بڵێن هۆموەرکەکان واجبەکان ئەنێرنەوە بۆ مامۆستاکە هەر بە شێوەی ئۆنلاین. یعنی بەش جۆرێک لە جۆرەکان لە فەرەنسا وکوتم بەهۆی ئەو ژێرخانە تەکنۆلۆژیایی کە هەیەە توانیویانە خۆیان بە شێوەیەکی تر ئۆرگانیزە بکەن و خۆیان بە شێوەیەکی تر ڕێک بخەنەوە و تا ڕادەیەک بەو شێوەیە بلۆک نەبووە، ژیانی گشتی بلۆک نەبووە بە 100%. ئەتوانم بڵێم تا ڕادەیەک 160 بۆ 175 ژیان تقریبا بەردەوامە، جوڵ بەردەوامە، بەڵام بلۆک نەبووە. بەڵێ بەڵام قەرەبووی ئابووری ئەو کەسانە دەکرێتەوە لە حکوومەتەوە کە زەرمەندن؟ بەڵێ هەر لە ڕۆژی یەکەمەوە سەرۆکی فەرەنسا با بڵێن بەیانی کرد لە خێتابی خۆی و ئێستا هەفتانە قسەکەن. ئەوە هیچ سەرۆک وەزیرانیش ڕۆژانە قسەکە لەگەڵ وەزیری تەندروستی و وەزیرە پەیوەندیدارەکان ڕۆژانە قسە دەکەن و با بڵێن قەرەبوویان نەکرێتەوە بە تایبەت هاوکاری ئەو خەڵکانە دەکەن کە کۆمپانیا بچووکەکان یا ئەو خەڵکانی کە ئیشی ڕۆژانەیان هەیە ئەوانە هەمووی حکوومەت قەرەبوویان دەکاتەوە و سندوقی هەنیان هەیە لێرە، سندوقێکیان هەیە، سندوقێکی سیادیە. ئەو سندوقە سیادیە بەکاردێ بۆ یان قۆناغی پێ بڕێن. زۆر باشە، با ئێمە لە دۆخی فەڕەنسا و خەڵک و حکوومەتەوە یەک تۆز بینە دەرێ بچینە لای ئەو تێزانەی کە بڵاو کراونەتەوە یاخود کاریان لەسەر دەکرێت بە تایبەتی ئەوانی پەیوەندی بە شێوازی دروستبوونی ڤایرۆسەکە یاخود گەشەکردنی یان هەر چوارچێوی تری زانستی ڤایرۆسەکە و بڵاوبوونەوەی بێ. دکتۆر لۆی جاف لەم ڕوانگەیەوە ئێوە ناوەندێکی زانستیتان هەیە کە سەنتەری فەڕەنسی کوردیە بۆ زانست لە پاریس، چیتان کردووە؟ هیچ لێکۆڵین و توێژینەوەیەکتان کردووە بزانین ئەم ڤایرۆسە چییە و بۆ وای لێ هاووە هاتە ناو کۆمەڵگەی مرۆڤایەتیەوە؟ ئەوەی ڕاستی بێ ماوەیە کە ماوەیە کە با بڵێم بۆ خۆم ئیش لەسەر کۆمەڵێک بابەتە کەم ئەو بابەتانە ماوەی چەند ساڵێکە جەمسەری نوێ هەیە. ئێمە لە قۆناغی بەشی دووهەمی شۆڕشی سێیەمی تەکنۆلۆژی، ئەوەی کە پێوتێ شۆڕشی تەکنۆلۆژی، شۆڕشی پیشەسازی دەژین. یەکێک لە خەسڵەتەکانی ئەم بەشە ئەوەیە با بڵێن لە شۆڕشی سێیەم، ینی بەشی دووهەمی شۆڕشی سێمی پیشەسازی ئەوەیە کە گۆڕانکاری گەورە لە بواری ئابووری، لە بواری کۆمەڵایەتی و دواتر تاثیرە بێ لە بواری سیستەمی پۆلیتیک، سیستەمی سیاسی. ئەو بوارانەی کە تەکنۆلۆژیا با بڵێن کاریگەری زۆرە. من نمونەیەک دەم بۆ ئەوەی کە لی تێ بگەین، یعنی نمونەیەکی کورد کۆمپانیایەکی گەورەی وەکو کۆمپانیای پیجۆ کەس بۆ بەرامێنانی سیارە زیاتر لە سەدەیەک دروست بووە، 100,000 کارمەندی هەیە. تا ئێستا لە بۆرسا نرخی ئەو کۆمپانیایە 11 ملیارە. شەریکەیەکی وەک واتساپ کە هەمومان بەکارێنین لە کوردستانیش بە زۆری بە شێوەیەکی زۆر گەورە بەکارێت، بە 35 گەنج بەڕێوەی دەبا. ماوەی لە 2015 2014 2015 دروست بووە، ماوەی چەند ساڵێکە دروست بووە.
نرخی لە بۆرسەی جیهانی 16 میلیارد دلار واتە 2 میلیاردی زیاترە لە کۆمپانیاکیکە ئەمە ئەومان پێ دەڵێ کە ئێمە چوونێتە قۆناغێکەوە کە معریفە و زانست عقل با بڵێن کەپیتاڵ بەرهەم دەهێنێ ئەمە شوای کردووە کە لە ڕووی استراتیژی لە ڕووی بەعدی جیهانی بۆ ئەوەی کە 50 ساڵی داهاتوو کێ لە جیهانە حکم بکە ئەو خەڵکانە حکم دەکەن یا ئەو وڵاتە حکم دەکا ئەو زلیێزە حکم دەکا کە عقل و معریفە و زانستی پێبێ ئەمە وای کردووە کە ماوەی چەند ساڵێکە شەڕێکی گەورە هەیە لە ڕووی تەکنۆلۆژیۆ لە نێوان ئەمریکا و چین ئەمریکا لە ڕێکایی ئەو کۆمپانیا گەورانەی کە پێوتێت کۆمپانیەکانی نیومەری کە پێوتێت گافا و چینیش لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیەوە کە 4-5 کۆمپانیای گەورن لە ڕووی نیومەریکەوە لە ڕووی تەکنۆلۆژیەوە کە پێوترێت بیاتیکس ئەم دوو شەڕە لە نێوانیانە یەکێک لە پایە سەرەکیەکانی ئەم شەڕە ڕێسیاجا توێژینەوەیە لە بواری بایۆتەکنۆلۆژی لەگەڵ نانۆ تەکنۆلۆژی ئەم بایۆتەکنۆلۆژیە بریتە لە دەستکاریکردنی DNA بوونەوەرەکان تۆ دەستکاری دەکەی بۆ ئەوەی شتی باشتری لێ دەبەرهەم بهێنی ئەم دەستکاریکردنە یەکێکە لەو حاڵەتانەی کە جاری وا هەیە هەڵەی تێدەکەوێت یەکێک لەو تێزانە کە لە ڕۆژنامە فەرەنسیەکان بۆنمونە لە ڕۆژنامەی لۆپاریزیان بەڵاو بۆتەوە لە ڕۆژنامەی سیانسە یا ڤنیق بەڵاو بۆتەوە کە تایبەتمەند دەبەچێ بە زانست ئەمە یەکێکە لە تێزەکان ئەمە یعنی با بڵین تیۆریەکە یعنی 100% ڕاست نییە و 100% درۆ نییە نازانین تاشڕابێک ئێمە لە مانگی دیسەمبەری ڕابردوو دوو توێژەری چینی لە سەرەتای تەڵهەڵدانی کۆرۆنا لە چین ئارتیکلێکیان بەڵاو کردەوە واتە با بڵین مەقالەیەکیان بابەتێکیان بەڵاو کردێتەوە بابەتێکی عەلمی کە باس لەوە دەکەن کە ئەمە لە دەستکاریەوە لە دەستکاریکردنی جیناتەوە ئەم ڤایرۆسە هاتوتە دەرەوە نەک بە قەزەوە بە غەیرە قەزەوە نیە تۆ جاری وایە کارێکەکەی لە ماڵەوە ئەتەوێ با بڵین بیبلۆتێکێک دانەیەوە نیە مەکتەبەیەک دانەی با بڵین ئەتەوێ شتەکە شتێکی باشە ئەتەوێ بیبلۆتێکێ مەکتەبەیەک دانی لە ماڵەوە بەڵام دەستت تۆزێک شەکوشەکە بە سەری ئەلێدەی لایەکی ئەشکێ ئەمە خۆتەوە مەبەست نەبوو لە ئاتە بشکێنی بەڵام لە دەست دەشوو ئەمە یەکێکە لەو تێزانی کاڵێ لە دەستیان دەرچووە و ئارگومنتیانیش با بڵین حجەیان بۆ ئەوەی کە ئەم تێزەیان ئەوەیە ئەڵێ کە ئەوەی کە شەمشەمەکوێرە بە حساب لە ئەساسەوەم ڤایرۆسە لە شەمشەمەکوێرە گۆتراوەتەوە بۆ ئەو حیوانێکی تر و حیوانش گۆچێتەوە بۆ بەشەر ئەم منطقەی وان ئەو منطقەی کە با بڵین ئەو شاری کە ئەم کۆرۆنایی تا دروست بووە شوێنێک معروف نییە بەوەی کە شەمشەمەکوێری تیا بێ واتە شەمشەمەکوێرە لەوێ یعنی بیئەکەی جەوەکەی بۆ ئەوە نییە بەعکسەوە بیئەکەی لە شوێنێکی ترە کە 600 کیلۆمەتر دوورە لەوێەوە بۆیە بۆچی لە با بڵێنەوە نەپرسن یعنی بۆچی لەو شوێنە با بڵێن لەوان سەری هەڵداوە بۆچی لەو شوێنە سەری هەڵداوە کە شەمشەمەکوێرە تایە زۆرە وەتیایە داوجێ هەیە و یعنیۆنێکە خۆیانە گەشە دەکەن ئەمە یەکێک لە پرسیارەکانە دووهەم لە پرسیارەکان کە وای دەکردون دوو سنتەری گەورەی توێژینەوە هەیە لە بواری شەمشەمەکوێرە و بواری تەکنۆلۆژیکە لە شاری وانن بۆیە ئەوان زیاتر بۆ ئەو تێزە یعنی زیاتر پشتەبەستن بۆ ئەوە بۆ تێزەکانی خۆیان و هەر بۆ ئەگراییتان ئەو مەقالەیە ئێستا دەستەکەوێت لەسەر ئینتەرنێت بەڵام خۆیان هەردوو خاوەنەکەی کاتیان چینی بوون سەحبیان کردووە خۆیان کوژانیانەوە لای خۆیان ئایا ئەو کوژانەوەیە خۆیان بۆ خۆیان کوژانیانەوە ئایا دەسەڵاتداران زۆری لێکردوون سەحبی کە نازانم یعنی بەهەرحاڵەوە تێزێکە ماوەتەوە ئەمە وەکو تێزێکە یعنی ئەبێ لە داهاتوودا یعنی ئیشی لەسەر بکرێ 100% ڕاست نییە و 100% درۆ نییە تێزێکە یەکێکە لە تێزەکان ئیشی لەسەر بکرێ ئایا ئەم ڤایرۆسە چونکە ڤایرۆسەکە بەتایبەت ئەوانەی کە لە بواری ڤیرۆلۆگ ئەوانەی کە لە بواری ڤیرۆلۆژی تایبەت نەبێ ئەوان زیاتر قسەی لەسەر بکەن ڤایرۆسەکە زۆر ئەگرێسیڤە زۆر یعنی توندە زۆر ڤایرۆسێکی هینە ئێمە لە مێژووی بەشەریەتە چەندین جار ڤایرۆس هاتووە چەندین جار داوێتی لە بەشەریەت طاعون هاتووە گریپی ئیسپانیۆل هەبووە ئەوانە هەمووی هاتوون بەڵام ئەوانە سروشتی بوون بەم شێوەی کۆرۆنا ڤایرۆس زۆر تند نەبوون ئەمە حاڵەتێکە ینی بەڕاستی ئەبێ دوای بڵێن بە زەمانە لە دوای کات ئیشی لەسەر دەکرێت و زیاتر ڕوون دەبێتەوە ئێستا کاتیەوە نییە
ئەوەیە کە زۆر باشە لێرەدا پیلانگێڕی بوونی دەبێت بە تەسەوری من ئەگەر هاتوو هەڵەش بوو بێت ئەگەر هاتوو ئەم تێزە ڕاست بێت تێزەکە یعنی لە دەست دەشوە لە دەست دەرچوونەکە چۆنە ئێمە لە ئەوروپا کە ئیش و کار دەکرێت لەم بوارانە کۆمەڵێک پرۆسیجەر هەیە کۆمەڵێک با بڵێن یاسا و ڕێنمایی هەیە کە زۆر بە توندی با بڵێن هینەکرێ پابندن پێی توێژەرەکان نەچین لە ڕووی کولتوریەوە وانین یعنی ئەوانش کولتورێکی شەرقییان هەیە کولتوری شەرقیش عادەتەن کولتورێکە تۆزێکەوە نیە شتەکان ئەکا بەڵام زۆر ناچێتە تەفاسیلەوە ئێستا تۆ مەسەڵەن بۆ نمونە یابانیە تونترە با بڵێن لە ئیش و کاری خۆی کە جادەیەک دروستەکە قەت خراب ناکرێت مەسەڵەن شەرقیەک بێنە بۆت بکە سێرەکەی جادەکە ئەیکا بەڵام بەو توندیە یعنی بەرگێ 6 مانگ ناگرێت بەڵێ يعني ئەیتا بەڵام بۆ شوێنێ چینیەکان معروفن لەوەی کە ئیشەکان و توندن هەوڵی شەدەن بەڵام جۆرێک لەوەی کە يعني ڕەنگە ئەحمالیەتی تیابوو بێ ڕەنگەیەکێک لەو توێژەرانە یاخود خوێندکارەکانی هەڵێکیان کردوێرەزی دەچووە چۆتە گیانی خۆی و کە چۆتە گیانی خۆی ئاگای لێ نەبووە چۆتە دەرەوە لەگەڵ خەڵکا کۆنتاکتی کردووە ئەو کۆنتاکتە وردە و خۆشانەزانم ڤایرۆسە لە کۆنتاکتەوە دروستە بێ یعنی ئەوە نەبێ لە هەوا نامێنێتەوە لە کۆنتاکتی دەم ئەو بابەتانە بەڵێ دەست خۆش بێ دکتۆر بابەتی دۆزینەوەی دژە ڤایرۆسەکەش زۆر مهمە پرۆسێسی دۆزینەوەکە چۆنە پرۆژەکە چۆن بەڕێوە دەچێت یاخود هەنگاوەکان چۆنە ئەگەر باسی فەڕەنسا بکەین بەجددی يعني لەوە تێناگەم يعني بۆ لە کوردستان بەداخەوە زۆر فەیک نیوز هەیە يعني زۆر هەواڵی درۆ بەڵاو بێتەوە بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ومانە من نبیسم باسی عیلاجەکەن لە فەرەنسا ئێستا بە جەنابتم وتم وەزیرێکی دەوڵەتی فەرەنسا لەگەڵ ئەوەی کە سەرۆکی گەورەترین و دەوڵەمەندترین ناوچەکە ناوچەی لا دیفانس لە ژێردەستێتی لا دیفانس یعنی هەموو بەشێکی نەوە تاسن لە سەڵانەوەتی اقتصادی فەرەنسا لە ژێردەستی و کابرایە ئەم بەیانیە مردووە بە کۆرۆناوە خۆگەر عیلاجیان نەبێت تۆ بڵێ یعنی بێڵن وەزیری خۆیان و کاربەدەستانی خۆیان بمرن و بینێرن بۆ سلێمانی بۆ هەولێر يعني بجدي من لما تناقم يعني صوت كثيرة ولا مواكل لكردستان باسي علاجكن علاج حتى لا سير نابي دكتور يمش لامان سيرة بله چونك امش اگادارين بو دمو دستو بو شوازن يدج فيروس دوزينو بله جارك اصلا بو اويك زاناكان ويك باسي ليو دكن ليرا كان على ديو اتوان برور فوتانو كروجنا منوس فلا يبقى برون سر سايتي ئەنستیتوی پاستۆر لە فەرەنسا کە ئەوانە مەسوولی یەکەمن لە دۆزینەوەی با بڵێن ئەم جۆرە عیلاجانە یعنی ئەگەر عیلاجەکە بیست دۆزرێتەوە بەلایەنێکەوە یەک ساڵی تری ئەوێ بەس بۆی کە تێپەڕێ بە کۆمەڵێک جارێ موافقاتی ئیداری ئەوێ جارێک موافقاتی تێستی ئەوێ یعنی ئەمە خۆ عیلاج دروستکردن هەروەها ئاسان نییە تۆ لە بازارا بڕۆی بڵێ کاکە دەی تخوا با کیلۆی تەماتم بەنێ عیلاجەکەی تەماتێ وا بیکڕم بڕۆمەوە ماڵەوە بەڵێ ینی ببوورە ینی ئەمەوێ زۆر بە سادەی قسەم بۆی کە خەڵکی گەورە زیاتری خەڵک لێمان تێبگا ینی بگا بە خەڵک کە باشترین خۆپاراستن ئەوەیە لە ماڵەوە بمێنیتەوە لە کۆنتاکتان نەبی تا ئەوەنە ئەو خەڵکانەی کە ئەو ڤایرۆسیان گرتووە يعني لكوليان بيتوا أو باشتين علاجي سحري نية أو شيء كباسي لو أكلي براسي نازانم أو أنا كين يعني ويا شب بابلين برجونديش يعني إلا بلاو كرنوي أو هوالانا بلام علاجي سحري نية علاجي ك أو بروفيسورة فرنسيش لشاري مارسيليا على خواري فرنسا باسيلي ودكا أما حالتك علاجك كبيشتر دروس بو عنده هي بو ملاريا بو خلقاني كملاريا يعني هي ام هاتوا عليه ام علاجي ادري كابره امري يعني له حالتي امري كيف ببلغ علاجيه دمي شاك مو خير على خير شاك نبو او مردو ولا امري يعني هو ايش دواي مش تمر كي زور ما ويد سيروجك وتي فرنسا ريغيتي دا او اشتبك بيني اجا بيشتر ريتينا هذا دونانا عنده اصلا او بروفيسوره نخرة لجنة علمية كيشو وهي كسروكي فرنسا مروجي عندنا يعني او عقوا قداريتان يعني طولي والله دولتك قولي وكو فرنسا بو همو دزقاية وبو همو ازمونة لحكم راني ولا عقل ولا اوشتانة
يعني خۆ لێرەوە کولای خۆمان نییە ڕقۆڕقکاری هەبێ ینی بیانزانە شتەکەەوە لە مهمە خۆ کابراکیان خستە و لژنەیە و هەر ینی زوو ئیشەکانیان پێ بەڕێز بەڵێ دواوتە چییە لەم جیهانە نوێی کە ڤایرۆس هێنایەتی ئارا و کۆرۆنای نوێ کۆڤید 19 ناوە کۆرۆنا لە دوای کۆرۆنا دەری خست کە سیستەمی ئۆروپی سیستەمێکی ئۆروپی و ئەوەی جیهانی پێشکەوتو ئەمریکا و کەنەدا و وڵاتە پێشکەوتەکان دەری خست کە ئەم وڵاتانە بەڕاستی وڵاتی پێشکەوتون لە حاڵەتی خۆشی و ناتوانن بەرگەی ناخۆشی بگرن شکر بۆ خوا بەڕ نەبووە ئەو هاوەکان یعنی وەزعزۆ تێکشووە یعنی ڤایرۆسێکە و پێم وایە لە دوای کۆرۆنا سیستەمێکی نوێ دێتە پێشەوە و بەس بەخۆیانە دەڕۆنەوە سەتاسەد بەخۆیانە دەڕۆنەوە و بجارێکی تر یعنی هەر ئەمڕۆ بۆ نمونە لە فەرەنسای عوزما ماسک نییە بۆ ئاگداریتان هەر دەست ناکەوێت یعنی چۆن دەست ناکەوێت یعنی چۆن دەست ناکەوێت دوکتۆر کەم بوو هەر نییە نەماوە نییە یعنی بڕۆ لە بازار 1000 یورۆ بە یەک ماسک دەست ناکەوێت نییە تۆر يعني ئێستاەوە هەنیان کردو حکومەت داوای کردو ئێستا بۆیان دروستەکرێ داوای 1 میلیارد ماسکیان کردو پێیان بگە چونکە پێشتر خۆ هەبووە ماسک هەبووە شتیان هەبووە بەڵام پێشتر ئەمەنە ژیانەکە خۆش بزران بوو کێشە نەبووە وتیانە ئەم زیادە مەسوفە بۆ بکەین ئەم ساڵێ ماسک بکڕینەوە بکەین شوێسنا پێ نییە ساڵ بە ساڵ ژمارەی داواکردنی ماسکەکە و ستۆکەکانیان کەم کردوتەوە ئێستا بۆ خۆی ئەم ڤایرۆسە هات ستۆکەکان هەمووی خاڵی بوو یعنی مەخزنەکانیان هەمووی خاڵی بوو ئێتا تۆ کۆمەندەی ئەەکەی یعنی با بڵێن تا داوای ئەکەیت و بۆ دروستەکەن وەگاتە دەست کاتیەوێ ئیتر فەقیرانە بۆ خۆیان ئێستا هێن بوونە یعنی ماست دەست ناکەوێت دەست خۆش بێ دوکتۆر جامێ هیچمان نەما سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر لوئەی جاف سەرۆکی سەنتەری فەڕەنسی کوردی بۆ زانست لە پاریس هەڵبژێراو بە ئەندامی ئەنجومەنی شارەوانەکانی پاریسی ڕۆژاو بازنەی سیڤەر نوێنەری یەکێتی لە فەڕەنسا و هەروە مامۆستای زانکۆشە لەگەڵمانە بوو لە فەڕەنساوە هەندێک بابەتی زانستی لە بابەتی لە پرسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید 19 بۆ شیکردینەوە